بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەران لە هەر جێگەیەکن. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێ و تایبەت لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبم. بینەرانی بەڕێز، دەقیقەن 11 ساڵ بەر لە ئێستا یەکەمین مۆمی کەناڵێکی ئیسلامی کوردی لە هەرێمی کوردستان داگیرسا و پەخشەکەی دەستی بە وەشاندن کرد. ئێستا ئێمە کە لە 1/12 ساڵی 2019 پێدەنینە ساڵی 12هەمینی کاری ئەم دەستگایەوە کە کەناڵی ئاسمانی پەیامە و ئێستا فراوانتر بووە کە لە میانی گفتوگۆکەمانە قسەی لەسەرەکەین. بەڕێزان، نامەوێت کاتی بەرنامەکە بە پێشەکێکی خۆم زیاتر بکوژم، بۆیە کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە لەم ساڵیادەدا لەسەر نەهج و بەرنامە و ڕیتم و ڕابردوو ئێستا و داهاتووی کەناڵی ئاسمانی پەیام. بە میوانداری زۆر بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ سوپاسیەکەین کە ئەم شەو لەم گفتوگۆیە ئامادە بوو بە ڕاشکاوی ئێمە پرسیاری لێیەکەین و ئەویش بە ڕاشکاوی وەڵامەکانی خۆیمان ئەداتەوە. بەڕێز کاک فاروق، سوپاس بۆ ئامادە بوونت. سوپاس بۆ ئێوە. هیوادارم کاتێکی کەم و پوختمان لەبەردەسایە. منیش 11 ساڵە کارەکەین. پرسیارم زۆر لا دروست بووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش بۆ ئەم بەرنامەیە ڕێکلامێکم کرد، ژمارەیەک کۆمێنت هاتووە. حەزەکەم هەم پرسیارەکانی خۆم و هەم کۆمێنتەکان بتوانین بە جەنابت بگەین و وەڵامی تۆمان دەستکەوێت. بۆیە گەر هاوکاری یەکتری بکەین لە پرسیار و وەڵامەکانە سوپاس دەکەین. بێگومان سەرەتا پێ بدە با من. زۆر باشە. سەرەتا لەوە دەست پێ بکەین چیت هەیە بە کورتی وەکو فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ لە ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت کە پێشکەشکاری بەرنامەکەی، تەواوی هاوکارانم لە کەناڵی ئاسمانی پەیام، ئەوەی لە دەستپێکی کەناڵەکەەوە لەگەڵمان بوون، مجازەفەی گەوریان ئەنجامدا، خۆیانیان ڕادەستی مەجهول کرد، چونکە ئەو کاتێک کە دەستمان پێکرد ئێمە کەم ئەزمون بووین و خەڵقانێکی زۆریش چاوەڕوانی ئەویان نەدەکرد ئێمە بتوانین بەردەوام بین. بۆیە لەوانەیە لە سەرەتا و خەڵقانێک ئامادە نەبوون هاوکارمان بن. پیرۆزبایی لە تەواوی ئەو هاوکارانە دەکەم کە لە دەستپێکی کەناڵەکە لەگەڵمانە دەستیان پێ کرد، هەندێکیان بە هۆکاری تایبەتی نەیانتوانی لەگەڵمان بەردەوام بن. پیرۆزبایی لەو هاوکارانم دەکەم کە ئێستا هەن لە قۆناغە جیاوازەکانە هاتوون لەگەڵمان و ئەم قۆناغیان بڕیوە. پیرۆزبایی لە تەواوی بینەران و هاوڵاتیان دەکەم کە ماوەی 11 ساڵە ئێمە لە ماڵەکانیانە میوانین. بەڵێ کاک حاجی، 11 ساڵ بەر لە ئێستا زۆر باش بیرم دێ. سوپاس بۆخوا شەرەفیۆم پێ بڕاوێکێکم لە کارمەندە سەرەتایەکانی ئەم کەناڵە. یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی پەخشمان کرد. ئەو کاتە ژمارەیەک کەناڵ کە ئێستا هەن نەبوون. ئێمە مقاوماتێکی تایبەتی خۆمانمان پێبوو، پەیامێکمان پێبوو، لەسەر نەهجێک ئیشمانە کرد و بەرچاومان ڕۆشن بوو. ئێستا ژمارەیەک کەناڵی ئیسلامی، حیزبی ئیسلامی، ژمارەیەک کەناڵی ئیسلامی غەیری حیزبی ئیسلامیش هاوشانی ئێمە ئیشەکەن، جگە لە کۆمەڵە کەناڵی هەواڵیش. ئایا هەمان ئەو مقاوماتی کەناڵی پەیام 11 ساڵ بەر لە ئێستا پێیدا مەزرا، هەمان ئەو مقاوماتی هەیە، هەمان ئەو نەهجە ئیشی لەسەرەکە و گۆڕانکاری کردووە، یان ئایا ئێستا کەناڵی پەیام ئەگەر ئاوا بڵێم گرنگیەکی هەیە بووی هەبێ لە ساحەکەیە یان نە؟ کەناڵی ئاسمانی پەیام ئۆرگانی فەرمی کۆمەڵی ئیسلامیە. باش. دیارە کۆمەڵی ئیسلامی پارتێکی سیاسیە، بەشێک بۆ گەیشتن بە بەشێک لە ئامانجەکانی خۆی پێویستی بەوەیە کەناڵێکی ئاسمانی هەبێ کە گوتار و ڕوئیای خۆی لە ڕێگەی ئەو کەناڵەوە بگەێنێ. زۆر ڕاشکەوانەیە دەتوانم بڵێم لە دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامە میدیایەکی نوێ، شێوازێکی نوێ لە میدیا هاتە ئاراوە، بە تایبەتی لە چوارچێوەیەکە میدیای حیزبی. بە خۆتان دەزانم کە بە تایبەتی لە ڕووی تەلەڤیزیۆنەوە تەنها میدیای حیزب لەو سەردەما بوو، ژمارەیەکی زۆر کەم بوو. پێش دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام میدیای حیزبی تەنها گزارشتی لەسەر ڕەئی و بۆچوونەکانی حیزبێکی سیاسی دیاریکراو دەکرد. دەرگای
وەڵا نابوو بەسەر تەواوی چین و توێژەکانە. بەڵام بە دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام مۆدیلێکی نوێ لە میدیا هاتە ئاراوە کە میدیای جەماوەر بێ، مینبەرێک بێ بۆ تەواوی هاوڵاتیان بە تەواوی چین و توێژ و فیکر و تەسەڕ و بیر و بۆچوونەکانیەوە بەبێ ئەوەی کە سانسۆر بخرێتە بەردەمی چی دەڵێ و چی دەوترێ. بۆیە دەتوانم بڵێم تا ئێستا بە ڕێژەیەکی زۆر باش ئەم میدیایە وەکو ئەمڕۆ ئاماژەمان پێکرد لەسەر ئەو ئاڕاستە دەڕوات. لەوانەیە هەندێک جار لەبەر هەندێک هەڵوێست ئەویش نەک خۆمان دەست پێک بووبین. لەوانەیە زۆر جارێمە دەرفەتمان داوە بە خەڵقانێک لە کەناڵی ئاسمانی پەیامە بەرنامەی بوو بێ، ڕێگەی پێدرا بوو بێ گزارش لەسەر ڕێی و بۆچوونەکانی خۆی بکە، بەداخەوە کە ڕۆشتۆتەوە دەر لە کەناڵەکە ئەمەی لە پێشاو نەبووە. پێچەوانەی تەسەوری ئێمە، پێچەوانەی ئاڕاستەکانی ئێمە بەداخەوە هەندێک گزارشی داوە، هەندێک ڕێی و بۆچوونی وتووە کە ئێمەی خسۆتە ژێر کۆمەڵە بەرپرسیاریەوە چۆن ڕێگە دەدەن بە خەڵقانێک کە میدیاکەی ئێوە بەکار دەهێنێ، گەورە دەکرێت، دەناسێنرێ، بەڵام لە دەرەوە قسەی خراپمان پێ دەڵێ. ئەگەر نا ئێمە تا ئێستا لەسەر نهجەکەی خۆمان بەردەوامین و پێشمان وایە ئەو بەردەوامیە وای لێ کردووە کە بتوانین بەردەوام بین لە ئیدارەدان و بەڕێوەبردننی کەناڵەکە. باش بەردەوام بین. بەس بە دیوێکی ترا پرسم لە تۆپلیستی کەناڵە کوردیەکانە فاروق عەلی تا چەند گەشتبینە و ڕازیە لەوەی کە کەناڵی پەیام ئایا لە تۆپلیستی کەناڵە کوردیەکانە هەیە، جا چ خەبەری بن چ ئیسلامی بن هەر کەناڵ. زۆر باشە، ئەوە پرسیارێکی زۆر جەوهەریە و وەڵامێکی زۆر ئاسانیشی هەیە. ئێمە کاتێک کە قسە لەسەر کەناڵ دەکەین دەبێ ناسنامەی کەناڵەکە دیاریکەین و دەمانەوێت ڕیزبەندی کام کەناڵانە بین. باش کەناڵی ئاسمانی پەیام ئۆرگانی فەرمی پارتێکی سیاسیە، ئیتر کەناڵێکی گشتیە یان هەواڵی یان خەبەریە، دەبێت تۆ لە ناو ڕیزبەندی کەناڵە حیزبیەکانە دایبنی، نەک لە ناو ڕیزبەندی کەناڵێکە کە سێبەرە و دارایی و ئابوووریەکی فراوانی لە پشتە و دەرگای بەسەرا واڵایە بۆ دەستی بە هەر جۆرە هەواڵێک دەگا، دەستی بە هەر بەرپرسێک دەگا، تەقە دەدا لە دەرگای هەر وەزارەت و هەر بەرپرسێکی باڵای ئەم حکوومەتە. تۆ نابێ بێ کەناڵی ئاسمانی پەیام لە ڕیزبەندی ئەو کەناڵانە دابنی. لە ناو ڕیزبەندی کەناڵە حیزبیەکانە بە شانازیەوە کەناڵی ئاسمانی پەیام هێشتا لە پێشەنگی ئەو کەناڵانەیە کە ئێمە بە کەمترین بودجەی بەردەستمانەوە توانیمانە ڕکابەری ئەو کەناڵانە بکەین. ئەمە قسێکی زانستیە یان دەتەوێت دڵی خۆت و کارمەندان و ستافەکە و حیزبەکەی پێخۆشکی یی قیاسەکە بە کەناڵە حیزبەکانەکەی زانی چۆن چی دەتوانیت بەچی بڵێن زانستیە یان دەتوانین بەچی بڵێن زانستی نییە. باش بەو تۆ لە پەیجەکەی خۆتا یان لە ئەکاونتەکەی خۆتا ڕیکلامێکت بۆ بەرنامەکە کردووە، دەبینی کە چەناها کۆمنتت بۆ هاتووە. ئێمە بەرنامی وامانەیە تەنها بە ڕیکلامەکەی نزیکەی 50,000 بەس بینەری هەیە. بۆیە بە دڵنیاییەوە دەیڵێم لە بەروی کەناڵی ئاسمانی پەیام ئەگەر چی ئێمە دەستمان ناگا بە زۆربەی ئەو هەواڵە گەرمانەی کە لە هەرێمی کوردستانە ڕوودەدەن لە بەرەوەی کە توانە ئابوووریەکەمان ڕێگرا، بەڵام لە بەرەوەی هێشتا کەناڵێکی بەرپرسیارە، لە بەرەوەی هێشتا کەناڵێکی ڕازگۆیە، کەناڵی ئاسمانی پەیام قورسایی و سنگینی لە لای بینەری خۆی هەیە. توانە داراییەکە وا لەواکە دەست نەگا بە زانیاری و بە بابەتەکانیان توانە مرۆیەکانمانە. ئێمە بە دڵنیاییەوە توانە داراییەکە ڕێگری دەکات لەسەر توانە مرۆیەکەیش، چونکە ئەگەر تۆ توانای دارایی تەبوو دەتوانانی زۆرترین ڕۆژنامەنووس ژمارەیەکی زۆر لە پەیامێران و تەواوی بەشەکانی میدیا و کەناڵی ئاسمانی لە چی پێک دێت تۆ دەتوانی چەند هێندەیکەی. کاتێک کە تۆ ڕۆژنامەنووس و هەواڵساز و مۆنتێر و پەیامنێر و وێنەگر و ئەمانە زۆر بوو دەتوانی بە هەواڵی زیاترەوە دەتوانی بەرنامەی زیاترت دەبێت. بەڵام کاتێک کە کەمترە بێگومان کاریگەریەکەت کەمتر دەبێت. کاتێک کە ئابووری باشە دەبوو دەتوانی باشتر لە تەکنۆلۆژیای ئیسفادە بکەیت. ئێمە دەبینی بۆ نمونە ئەگەر مۆبایلێکی ئایفۆن کەسێک گیری پێنجەم یان شەشەم یان ئەوانەی بەدەستەوە بێ لە ئەپستۆریا دەڵێ ئەو بەرنامە لەبەرەوەی کە ڤێژنی تازە هەیە
ئەبدایت ناکرێت. ئێمە زۆربەی جیازەکانمان تا ئێستاوان جیازی وان بۆ نمونە جیازی وامانەیە لە گەرمەی ئیشا دەکوژێتەوە بۆ چونکە لاینسێسەکەی یان دەتوانم بڵێم بەرنامەکەی بەسەر چوێ من نەمانتوانی و جیازەکەی بگۆڕین. بۆیە ئەوەش ئابووری بەشێکە لەوەی کە توانامرۆیەکانمان مەحدود بێ کەمترین سوود لە تەکنەلۆژیا وەربگرین لەگەڵ ئەوەشدا لەسەر ماندووبوون و دڵسۆزی کارمەندەکانمان توانیمانە ئێمە وڕکابەریە بکەین لە مەیدان. باش چەند جارێک باسە لە ئابووری کرد دڵنیام لەسەر بینەرێکە دانیشتۆ بە دیارم گفتوگۆی ئێمەوە یەکسەر ئەم پرسیاری لا دروستە بێ باشە کەناڵی پەیام داهاتەکەی بودجەکەی ئەو پاری دەستێکەوێ لەکوێوەیە منە پرسم کەناڵی پەیام سەرچاوەی داهاتی فەرمی چێ من ئاگادارم لە ناو کەناڵەکەم چۆن موچە خۆران دەستیان لەسەر دڵیانە هەموو مانگێ بۆ موچەکانیان کارمەندانی کەناڵی پەیامیش هیچ مانگێک ینی زمانی ئەویان نێم سەری مانگە بەتەواتی مەعاشوەرکرد ئەمە وەک ئەوە ناوەکو ینی وەکو لێرەوەکو ڕۆژنامنووسی کەناڵەکە و پاکانێک دەپرسم داهاتی کەناڵی ئاسمانی پەیام لەکوێ چۆن دەستانەکەوێت چۆن سەرفیەکەن داهاتێکی شەفافە داهاتێکە بەشتانەکان ناکە بودجەی کەناڵی ئاسمانی پەیام ئەوە زۆر نییە تاکوونی بە ئیعلانکردنی گومان دروست بکە یان بە شاردنەوەی هەر گومان دروست بکە بودجەیەکی زۆر کەمە ئێمە ئەوەشمان بەردەوام قوانێکەوە هەموو ساڵێک و هەموو ڕۆژێک و لە کاتی هەموو کەمپینیەکە ڕاماگەیاندووە زۆر بە ڕاشکاوان و شەفافانە وتومانە بودجەی کەناڵی ئاسمانی پەیام لەسەر سێ بنەما لەسەر سێ ڕایەڵ دابین دەکرێت یەکەم ئەو بودجەیە کە لە دارایی کۆمەڵی ئیسلامیەوە پێمان دراوە و پێمان دەدرێ دەکرێت ئەوە شەر بەیانکەم بودجەی کۆمەڵی ئیسلامی لە چیەوە دێ بەڵام ویان ئەرکی من نییە لەگەڵ هاوکاری خێرخوازان کە بە پارەی حەڵاڵ و خێری خێرخوازان ئێمە تا ئێستا بەشێک لە ئیداری کەناڵەکەمان دەدەین و شانازی پێوە دەکەن کە پارەیەکی حەڵاڵە و دیارە و خێرخوازان بەویست و ئارەزی خۆیان پێمان دەبەخشن نەک بە زۆرم لە ئێمە لیان بسەنین لەگەڵ داهاتی ڕیکلامە کە زۆربەی زۆری ڕیکلامەکانی ژێمە ڕەت دەکەنەوە لەبەرەوەی لەگەڵ واقعی کەناڵە سیاسەتی کەناڵەکەمان ناگونجێ داهاتەکانی ئێمە ئەو سێشتن کە ئەم سێشتە ئیکتیفای ذاتی کارمەندان نەخێر ئێمە ڕوومان نایە بڵێنەوە موشیە دەڵێنەوە هاوکاریەکە کە ئەوە موشیکی کەم دەدەین بە هاوکارەکە باش بام پرسیاریکە بکەم کاک حاجی ئەنی تاوانی بینەرێک چێ لە ماڵەوە دانیشتووە لەبەرەوەی تۆ پارەت نییە شاشەیەکی جوان دقەیەکی جوان گرافیکێکی جوان سۆدویەکی جوان بۆ هەواڵ و بەرنامەکانت نییە بێژەرەکەت بەهۆی ئەوی ئۆتۆکی هەواڵەکانی تێگەچە ناچارەچێتە سەر وەرەقە پێشکەشکاری بەرنامەکە بەهۆی ئەوی مایکەکەی ڤێرژنەکەی کۆنە و با بڵێن تازە نییە هەزار گرفتی بۆ دروستە بێت دەرهێنەر بە هەمان شێوە کامێرەمان ژووری هەواڵ هەموو بەشەکان بگرەکەم ئێستا ئەگەر نایانم ئاین لە یاد نەبێ دوجار بینەرە دانیشتۆ لە ماڵەوە کۆنتترۆڵێکی ریسیڤەرێکی بەدەستەوەیە ئێوی بیخاتە سەر کەناڵێک کە باشترین و جوانترینی پێشکەشکە بینەر کوالیتی وێنە جیایە لەگەڵ کوالیتی دەق باش من دڵنیام بینەر ئەگەر بۆ کۆتایی شەویش بێ یان لە کاتێکی تایبەتی بەخۆی دەدا بۆ هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام چونکە ڕازگۆیی لەوەیە ڕاستەنایەتی لەوەیە ڕاشکاوی لەوەیە تەحلیلی هەواڵ ناکە لە بەرژەوەندی خۆی ئەوە یەکەم دوو بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە ساهشتیان بەرنامەی خێزان و خانەوادەن ئەو کەسی کە بە تەنگ پاراستنی کولتوری خانەوادەکەیوێتی بە تەنگ پاراستنی ئەخلاقی خانەوادەکەیەتی خۆی و خێزان و منداڵەکانی بە دیار شاشی کەناڵی ئاسمانی پەیامەوە دەهێڵێتەوە سەیری ناوەرۆک و محتەوای بەرنامەکە دەکاتنەک سەیری شاشی ڕەنگی شاشی کەناڵی ئاسمانی پەیام بکات بەڵام خۆ بۆ ئەمە کەناڵی بۆ نونە بانگەوازمان هەیە ئەتوانێت لێەوە ئاراسیەکی جیاواز تەمان دێمە سەر و بابەتش بەڵام مەبەستنەوەی ئەوە مبەڕیرە بۆ ئەوە ینی ئەو حەزەکە بۆ باست لە هەواڵ کرد من ینی ناچارم ڕۆژنامە نووسانە و ئەو ینی ڕەخنانەی کە هەمانە خۆمان لە خۆمانی بگرین ینی ئێمە دوای کۆنگرەی سێ باسی ئەومان کرد بەیداغی ئەومان هەڵدا کە ئێمە کەناڵێکی هەواڵین دنیای بەرنامە و کۆڕ و سیمیناریشمان وەکو کەناڵی پەیام لەسەرم بابەتە کرد بڕات حاجی فاروق ئێمە هەواڵێکی ڕاست و دروست ئەدەین بە خەڵک گومانیتیانە بەڵام هەواڵێکی مردارەوە بووی ساردی ئەدەینێ یان دقیقەن لە کاتی خۆیان هەواڵەکەی ئەدەینێ خێنە وەکو یەڵێ خێنی جیرفانیەوە سیرکە بەردەوامەوە سیاسەتێکی ئێمەیە دووبارەمان کردوێتەوە دەڵێن لە پێناوی گەیاندنی هەواڵێکی ڕاستە ئەگەر دواش بکەوین
باشترە و گرنگترە لە لامان تاکوونەی سەبقی سەحەفی بەکاربێنین بۆ گەیاندنی هەواڵێک و هەواڵەکە ڕاز نەبێ و دوایەکە پۆزش بهێنینەوە بۆ ئەمەلانە بۆ نخۆ ڕاست بە بەس بۆ زۆرینەی بینەر لەوە چێوانە بێ. ئێمە دەبێت بینەری خۆمان لەسەرەوە ڕابێنین کە با دوایش بکەوێ با کەمیش بێ گرنگەوەتانێ بە دیاری هەواڵە ڕاستەکەەوە ببینێتەوە تا ئێساش ئەو بینەرە ڕەسەنەمان لە دەست نەداوە و یەکێک لە خاڵانی کە شانازی پێوە دەکەین ئەو ڕازگۆییە کە کەناڵی ئاسمانی پێوەی پابند بووە و لەسەریشی بەردەوام دەبێ. بۆیە هەرگیز لەوە نیگەران نین و پەشیمان نین لەوەش ئەگەر بینەریشمان کەم کاتەوە بەڵام ناچین بە دوای هەواڵێکە کە ناڕاز بێ و پەلر ناکەین لە هەواڵێکە ناڕاز بێ لە پێناوی ئەوەی کە ئێمە بینەرەکانمان نەڕۆن بۆ شوێنی. یعنی ئەمە مەبدە یان با بڵێن ئامڕازەکانی کارکردن و پارە ناهێڵێ ئێمە ئەوەنە هەواڵەکان زوو بە بینەرمان بگەێنین. وتم ئابووری بەشێکە لە گرفتە تەکنەلۆژیەکانی ئێمە و سیاسەتی هەرێمی کوردستان و زۆربەی ناوچەکەش بەشێکە لەوەی کە تۆ دەست بە هەواڵە گەرمەکان ناگە بۆ خۆت دەزانی بەشێک لە کاری میدیاییش لەلایەن دەسەڵاتەوە قۆرەخ کراوە ڕێگە دەدا فلانە کەناڵ ڕووماڵی فلانە بابەت بکە و ڕێگە نادا فلانە کەناڵ ڕووماڵی ئەو بابەتە بکە تا ئێستا لە دامن دەستگاکانی حکوومەتی هەرێمە بە تایبەتی لە هەولێر ڕێگە بە پامێرەکانی کەناڵی ئاسمانی پێیان نادرێن بڕۆن ڕووماڵی بکەن. ئەمە کاریگەری هەیە بگومان لەسەر پێشکەوتنی کەناڵەکە بەڵام ئەمانەوە لە ئێمە ناکە تەنازوو لەسەر مەبادی خۆمان بکەین لە پێناوی ئەوەی کە ڕێگەمان بدەن بڕۆن ڕووماڵی هەواڵێ بکەین تەنازوو لەسەر مەبادی خۆمان بکەیان لە بەرژەوەندی فلانە لایەن و فیسارە لایەن ئێمە هەواڵەکان بگۆڕین دەستەواژەکانمان بە بەرژەوەندی ئەوان بێ. ئێمە ئەگەر ڕۆژانە بینەرەکانیشمان کەم کات بەڵام لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی هاوڵاتیانە لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی خەڵقی مستەزەف و بەشمێنەتی هەرێمی کوردستان ئێمە هەر لەبەری ئەوە دەمێنینەوە دیفاع لە ئەوان دەکەین. بەڵام ئێستا شتێکی پێوترێ تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوی پێوتێت دیجیتال میدیا هەز ناکەی ئێمە لەوەشە هەنگاومان ناوە تەبان من باس لە پەرداخەکە ناکەم نیوەیە باز لەواکەم ئەو نیوی ئاویتیانی نیوەکە کە نیوە خۆت خواردوو باز لەواکەم ئێمە تەنانەت لە ئەپەکان و لە دیجیتال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە ناڵم نین بەس وەک پێویست نین ئەمەیان بۆ چەند هۆکارێکی کە من خۆم بە وەردی سێری متابع ئەو بابەتانەیەکەم باش کەناڵی وهەیە لەوانەیە تا 2 ملیۆن لایکی هەبێ پەیجەکەی بەڵام کاتێ لەسەر بابەتێک لایڤێکی هەیە ئێمەش لایڤێکمانەیە جیاوازیەکانمان زۆر کەمترە ینی لایکی پەیجەکەی ئەو کە ملیۆنانە لایکی پەیجەکەی ئەمە کە نزیکەی 500,000 دەبێتەوە جیاوازیەکیان لە بەرنامە ڕاستەوخۆکانە بۆ بینەر زۆر نییە زۆربەی ئەو لایکانە بە پارە دیارە سپۆنسەری کراوە لایکێکە لەوانەیە لە سەرتاسەری جیهانە ئەو لاکەی پێ درابێ بەبێ ئەوەی وەکو بینەر مابێتیەوە بەبێ ئەوەی کە بینەرێکی ڕاستە خۆی بێ ئەوە ینی ئەوە نابێتەوە هۆکارێک کە بڵێن بینەری ئەوان زیاترە یان پەیجەکانی ئەوان چالاکترن ئەو خاڵی دوو دێمەوە سەر ژمارەی ئەو کارمەندانی کەوا لە سۆشیال میدیای ئێمە کار دەکەن سۆشیال میدیا ئێمە 3 کارمەندی تایە بەردەوام دەبێ 24 کارمەند 24 ساعتە کار بکەن سۆشیال میدیایەک دیجیتال میدیایەک 4 کارمەندکاری تیا بکات بەو تەکنەلۆژیا متەوازیعانەی کە لە بەردەستمانایە بەو ژمارەی ئەو پەیامنێرە کەمانی کە لە بەردەستمانایە تا ئەو کاتەی بە شوێن هەواڵێکی ڕاست و دروستەوە دەگەڕی ئەو جا لە پەیجەکەتا دایبنی دەکرێت تۆ بڵێ تۆ پەیجەکەی تۆ لە دوای لە چاو کەناڵێکا کە زۆرترین کارمەندی هەیە زۆرترین بودجێ لە بەردەسایە باشترین تەکنەلۆژیا سوود لێ وەردەگرێ و گوێشی لەوە نییە ئایا ڕاستەم هەواڵەیان ڕاز نییە بۆیە دەبێت ئێمە ئەم وردەکاریە لە پێشچاو بگرین ئەو جابێن تەحەکوم بکەین پێمان وابێ ئەو لە پێشیان ئێمە لە پێشی ناش دڵنیام لەوەی کە پەیجێکە بە سپۆنسەر و بە پارە لایکەکانی زیادکرابێ مەرج نییە ئەو بینەرانی مابێتەوە باش کەناڵی ئاسمانی پێیام هەر لە 2 سەعاتی پەخشی سەرەتایەوە کە دەستمان پێکرد لە مانگی ڕەمەزان نابووگە هەڵە نەبووم تا ئێستا کە پەخشەکەین چەندین قۆناغی جیاوازی گۆڕیوە چەندین ستایل و ڕیتمی گۆڕیوە با من لە کۆنگرەیسی کۆمەڵی ئیسلامیەوە دەست پێ بکەم کۆنگرە بڕیاریدا تۆڕی میدیای کۆمەڵ دامەزرێ تۆڕی میدیای کۆمەڵ
لە چەند بەش و فەرعێک پێکات تا ئێستا کە من و تۆ قساکەین وا بەرەو کۆنگرەی چواری کۆمەڵە چین وەک ئەوەی قیادە باسیەکات لەم ساڵایان بۆ نمونە لە چەند مانگی ئایندەیە کۆنگرە ئەبەسرێ هەتا ئێستا بە شێوازی فعلی لەسەر ئەرزی واقع تۆ ڕێمیدیایی کۆمەڵ تەشکیل نەکرا بنمونە بڵاوکراوەیەکی نییە بنمونە ڕادیۆیەکی مرکزی نییە بەشەکانی تریشی لەوانەیە هەبێ بەڵز وەک پێویست نییە وەڵامی تۆ لەم بارەوە دەمەوێت لە خاڵێکەوە دەست پێ بکەن جارێ و کاتێک کە کەناڵی ئاسمانی پێیان لە کەناڵێکی گشتیەوە دەکرێتە کەناڵێکی هەواڵی خەبەری لەسەر خواستی ئەنجومەنی سیاسیە نەخواستی بەڕێوەبەرایەتی کەناڵەکە ئێمە پێمان وایە فیزی بوونەوە ناچار بین چونکە بڕیارێکە و کەناڵەکە کەناڵێکی ئۆرگانێکی فەرمی کۆمەڵی ئیسلامی و دەڵێت تۆ دەبێ بیکێتە کەناڵێکی هەواڵی خەبەری و کەناڵی بانگەواز زیاد دەکاتەوەکو کەناڵێکی داوی ئێمە پێمان وابوو بەو پێداویستیانەی بەردەستمان مەحاڵە بتوانین ئیدارەی کەناڵێکی هەواڵی خەبەری بدەین لە زەمینێکی دیاریکراوی وەکو هەرێمی کوردستانە ئەم ڕاستیەتان بانجومەنی سیاسی وت بێگومانەوەمان بە تەفاسیل پێوتون و پێشمان وابوو کە ناتوانین ئیدارەی کەناڵێکی هەواڵی خەبەری بدەین بۆیە هەر لە سەرەتاوە ئێمە پەنامان بردووە بۆ بوونی بەرنامەی کۆمەڵایەتی و بەرنامەی ئاینیش لەناو کەناڵەکەی منەیە چونکە هەر بۆ خۆی کۆمەڵی ئیسلامی کاتێک کە باسی لەوە کرد کە ببێتە کەناڵێکی هەواڵی خەبەری یەک ئاماژی هەبوو کە دراما نەمێنێ لە کەناڵەکە بۆ پیان وابوو ئەو خزمەتەی کەوا پێویستە لە شاشی کەناڵی ئاسمانی پەیامەوە بکرێ دراماکان لە بەرەوەی بەرهەمهێنانی لە چوارچێوەی هەرێمی کوردستانانیە و پارێزگاری لە فەرهەنگ و کولتوری نەتەوایەتی و ئاینی و کۆمەڵایەتی ناوچەکە ناکە لە بری ئەوەی کە ئەو خەرجی و مەساریفە و لە بری ئەوەی کولتوری وڵاتانی دەوروبەر و خۆمان و جیهان کە لەگەڵ کولتوری ئێمە تا ئەندازەیە غەریبە ئێمە بەشێک نەبین لە گۆڕانکاری لە کولتوری خۆمانە ئەوان ئەو بڕیاریاندا بەوەی کە لە بری ئەوەی کە ئێمە دراما و بابەتانە بڵاوکەینەوە هەواڵە سیاسەکانی ڕاستە تۆ کۆمەڵە ئاژانسە هەیە لەوانەوە خەبەر و تێکست و وێنە وەرەگری جگە لە هەواڵە ناوخۆیەکان هەواڵەکان جیاوازیانەیە هەواڵ تۆ ڕوودا و دەگوازیتەوە ڕوودا و کە دیارە لەوانەیە لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی کە شێوازی داڕشتنی دەستەواژەکەی بگۆڕێت و زۆر جارێ لە هەواڵەکانە وێنە بەکاردێنی پاشان سەرچاوی خۆت لەگەڵ توانامرۆیەکان لە دەرەوەی وڵاتیان لە ناوخۆی وڵاتە تۆ بەکاری دێنی بەڵام لەوانەیە ڕێگریت لێ بکرێ وێنێ بگریت ئێمە زۆر جارە سەرچاوەکانی ئاژانسەکانی هەواڵوەکو وێنە سوودیان لێوەردەگرین بەڵام دراما و فلیم و بابەتە هۆنەریەکان زۆر جیاوازیان هەیە بەڕستکاک حاجی فاروق ینی درامای باشیش هەیە و شتی باشیش هەیە ئەوە تێڕوانینی ئێمە نەبوو مامۆسەدانا پێتم ئەوە خواستی ئەنجومەنی سیاسی بوو لەگەڵەوەی بێگومان وسیرعاتایە سەش بەردەوامە تەنانەت ئێمە هەوڵماندا کە کەناڵێکی تایبەت بە فامیلی و خێزاندا بنێن و ئیشمان پەخشکردنی دراما بێ بەتەنها ئەگەر ناوخۆی و لۆکاڵیش بێ ئەوەش هەر ێشتا لە پلان و بەرنامەمانە هەیە بەڵام دیارە ئەوە خواستی ئەوان بوو تۆش ناوچاری وەکو ئۆرگانێکی حیزبی پێوە پابەندی لەسەر استیارەجی دیەکەی خۆت کە بۆ ئەو تۆڕە ئایا دامەزریان دانەمەزرا ئێمە لە کارنامەمانە دامەزراند و لەسەر وەرەقە پلانەکەمان بۆ دانا بەڵام ئەو کاتێک کە دێت سەر بودجەی تۆڕی میدیایی کۆمەڵ و لە بەرامبەری هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامی یان دەبێت تەنازول لەسەر مەبادیئەکانی خۆی بکە بۆ ئەوەی کە بودجەیەکی باشیە بێ و ئۆرگانەکانی پێئیدارە بدا یان دەبێت لەسەر مەبادیئەکانی باقی بێ بەڵام بە سک هەڵگوشین ئۆرگانەکانی بابڕێەوە بۆیە برایانمان لە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و بێگومان تەواوی کادیران و ئۆرگانەکانیش ئەوە خواستیانە کە ئێمە تحملی فشارەکان بکەین بەمەرجێ لەسەر مەبادیئەکانمان بەردەوام بین بەردەوامیمان لەسەر مەبادیئەکان وای کرد کە ئێمە کەمترین بودجەمانە بێ کاتێک دێتە سەردانانی بودجەی تۆڕی میدیایی کۆمەڵ وەخسە لەسەر 50 ملیۆن دینار دەکرێت تۆ دێ ناچار دەبی خۆت بچوو بکەیتەوە بە ئەندازەی ئەوەی کە بتانی ئیدارەی کارە میدیایەکەت بدەیت لە باوەڕی چ کەسێکایە تۆ بتانی ئیدارەی تۆڕێکی میدیایی
کە پێک بێت لە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی بانگەواز وەکو خۆت دەڵێ ڕادیۆیەکی مرکزی دیجیتال میدیا ناوەندی هەواڵ ناوەندی بەرنامەکان تەواوی ئەو بەش و کەناڵانێکەوە لە ناو تۆڕەکان بۆیە ئێمە بەوە ئیکتیفامان کرد لە پێناوی بەردەوامی شاشی کەناڵی ئاسمانی پەیام لە پێناوی هێشتنەوەی شاشی کەناڵی ئاسمانی پەیام چ کەناڵەکانمان کەم بکەینەوە چ کارمەندەکانیشمان بە ناچاری ژمارەیەک دڵسۆز لە کارمەندەکان ئێمە بە ناچاری بنێرینەوە ماڵەوە لە پێناوی بەردەوامی شاشەکە ئەو بربەستانی کاتنە ڕێگەی ئێمە هۆکار بوون بەوەی کە ئێمە ڕاوەستین بەڵام سواز بۆ خۆی گەورەوە بە پشتیوانی هەموو لایەک بە تایبەتی دڵسۆزی کارمەندەکانمان کە بە کەمترین بوجە ڕازی بوون ئێمە توانیمان بەو شێوازە بەردەوامین هەر بەردەوامیمان باشترین ساریکێتە پێشەوە ئێستا بڵین پێیام سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵە یان تۆڕی میدیایی کۆمەڵ سەر بە پێیامڕوانینێکی هەڵەیە پەیام بەشێکە لە تۆڕی میدیایی کۆمەڵ باش پەیام تۆڕی میدیایی کۆمەڵ دیجیتال میدیا هەیە تۆڕی میدیایی کۆمەڵ ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی هەیە تۆڕی میدیایی کۆمەڵ ناوەندی هەواڵی هەیە تۆڕی میدیایی کۆمەڵ کەناڵی بانگەوازی هەیە کابێ بەس ڕادیۆتاندانەنا دەبا من هێ زانیاری بەمێ ینی خۆت لە نزیکەوە ئاگاداریەندامی سەرکردایەتی حیزبی و لەگەڵ مەڵبەندەکانە کۆنتاکتێکی باشت هەیە ئێمە دەت بۆ 12 ڕادیۆمان هەیە بودجێ ئەمدە 12 ڕادیۆ بخەرە سەر یەکتری کە لە حیزبە و لە مەڵبەندەکانەوە درێ ئەگەر ئەو بودجێ نەقلی لای ئێوە بکرێ بە دڵنیایەوە ڕادیۆکی کوالیتی باش و چاگلای ئێوە ئینەکە بۆ ئەمەتان نەکرد ئێمە هەوڵماندا کە ڕادیۆی مرکزی دابنین بە مەرجە دەستکاری ڕادیۆ ناوچەیەکان نەکەین ئەوانیش هەبن چونکە ئەو ڕادیۆ ناوچەیانە تا ئەندازەیەکی زۆر خواستی مەڵبەندەکان جێبەجێ دەکەن کۆمەڵێ بەرنامەی ناوچەیی هەیە کە لەوانەیە لە ناو ڕادیۆیەکی مرکزییان لە ناو کەناڵێکی ئاسمانی پەیامە نەتوانی بڵاوی بکەیتەوە بەڵام لەو ڕادیۆ ناوچەیانە گرنگی پێ دەدرێ و پەخش دەکرێت و بڵاو دەکرێتەوە ئەو بودجەیەکەوە بە ڕادیۆکان دەدرێت بودجەیەکی مرکزی نییە و دارای حیزب پێیان نادا ئەوی شەر ئابوونیەکی ڕەمزیە و بۆ خۆت دەزانی و بەڕێوەبەرێکێکی سەرپرشتیارێکی لە ڕادیۆکان شتێکی زۆر ڕەمزیە و هەر عیبە لە ناو تەلەڤیزیۆن و کەناڵی ئاسمانی پەیامە باسی ئەو بودجە بکەیت بۆیە داخستنیان کۆکردنەوە هیچ کاریگەریەکی لەسەر دامەزراندین ڕادیۆکە نەبوو قەناعەتیشم وایە ئەگەر قسە لەسەر دامەزراندین ڕادیۆیە بکەین ئەگەر نەتوانین یەکسەر لەگەڵ پەخشی یەکەمیان ڕادیۆیەکی سەرتاسەری و مەرکەزی بێ و لە هەموو سنوورەکانە تەقوی هەبێ و بیستەری هەبێ بەلاوازیشت دانەنێ باشترە باش پرسیارێکەکەم هیوادارم بینەران و بە تایبەت مامۆستایانی ئاینی و بانخوازان بەنیەتی دڵی خۆم تکایە لێم وەرگرن نەک یعنی خوانەخواز بە توانج و تعلیق چکەم من ئەزان چی ئەپرسم بۆ نیەتی خۆم کێسەڕوونێکم وەڵانجا پرسیار ئێمە کەوانخوان زۆر لێمان ڕازی نین سەکە لەوەیە ئێمە کە بڕیارماندا ببینە کەناڵێکی هەواڵی ئەبێ بەرنامەکانمان شرۆڤەکانمان تەحلیلەکانمان هەمووی لە چوارچێوەی چەقی هەواڵا بسۆڕێتەوە ئەمە ماوەیەک ڕۆیشت بەڵام دوجار وردە کەناڵی ئاسمانی پەیام پڕ بۆ لە مامۆستایانی بەڕێزی ئاینی لە بانخوازان لە بەرنامە شەرعیەکان لە کاتێکا ئێمە کەناڵی ئاسمانی بانگەوازمانەیە کە کەناڵێکی زۆر کاریگەرە بەڕاستی قسەکە لەوەیە مەمنوع نییە نابێت ناڵین نابێ مامۆستایانی ئاینی و بانخواز لەم کەناڵە بەڵام بۆ پرسیارەکە لەوەیە بۆ لە کەناڵی ئاسمانی بانگەواز هەواڵی سیاسی و بەرنامەی سیاسی و ئەم بابەتانەمان نییە بۆ لە کەناڵی پەیام ئەبێت جگەل لە سیاسەتەکە کاتیش بین بە بەرنامە شەرعیەکان کەناڵی بانگەواز کەناڵێکی بانگەوازی و داعویە و تایبەتمەندە و دیارەوە تا پێناسی تایبەتمەندی ئێمەش تایبەت بووین بە هەواڵ کەناڵی هەواڵ من باسم کرد کە کەناڵێکی هەواڵی بۆ ئێمە کە تۆڕێکی فراوانی پەیامنێرانمان نییە و ژمارەی زۆر هەواڵساز و هەواڵ نووسمان نییە ناتوانین تەواوی فەزای پەخشمان و مەساحەی پەخشمان لە بابەتە سیاسی و هەواڵیەکانە ئێمە پڕ بکەینەوە بۆیە ئەو خواستی خۆمان بوو دەبوو ئێمە هەر لە سەرەتاشەوەمان باس کرد دەبوو ئێمە گرنگی بدەین بە بابەتە کۆمەڵایەتیەکان و بە بابەتە ئاینەکان و ئەمەش ضرورەتی گۆڕەپانی هەرێمی کوردستانە چونکە بە تەنها کەناڵی بانگەواز بەو دید و تێڕوانینەی کە ئێمە بۆ ئاینێکی هاوسەنگ و بۆ تێگەیشتێکی هاوسەنگ هەمانە ئیکتیفای نەیەکرد لە بەرامبەری ئەو شەپۆلە
لادانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە بۆ خۆتان دەزانن بەبێ ناوهێنان ژمارەیەکی زۆر کەناڵ کە دەیەوێت بە ئاڕاستەیەکی کا هاوڵاتیان بەرێ. بۆیە ضرورەتی گۆڕەپانی هەرێمی کوردستان وای دەکرد کە ئێمە بەشێک لە بەرنامەکانمان بدەینەوە بابەتە کۆمەڵایەتیەکان کە لەگەڵ بابەتە ئاینێک. باش باسی لادانی کۆمەڵگەر لەلایەن هەندێک لە میدیا و لە دەستگاکانی ڕاگەیان و لە کەناڵەکانەوە کۆمەڵە کەناڵ هەن بە درامە، بە گۆرانی و فیستیڤاڵ، بە کولتور، بە هەواڵ، بە سینەما، بە بەرنامەی تەرفیهی، بەچی گەنجیان سەرقاڵ کردو و گەنجیان بەلاڕێیا بردووە گەڵێ. دامەزراوەی میدیایی کۆمەڵ، تۆڕی میدیایی کۆمەڵ توانیوێتی بە کەناڵی پەیامیش و بە کەناڵی بانگەوازیشەوە ڕوبەڕووی ئەو شەپۆلە بێتەوە کە بەرامبەر بە کوڕ و کچوو لاوەکانی ئێمە و خێزان و کۆمەڵگەی ماکرێت؟ بێگومان نەخێر. بۆ لەبەرەوەی کە لێشاوەکە هێندە زۆرە و بەداخەوە ئیسلام خوازان کەمتر بایەخ بەو میدیا مۆدێرنە دەدەن کە پێویستە ئەو فەراغەیکەوە ئیسلامیەکان هەیەە ئەوان پڕیکەنەوە بە هەمان چەک ئەوان بەکاری دەێنن تۆ بەکاری بێنن. زۆر جارێ وایشی لاتووە کە ئیدارەدانی کەناڵی ئاسمانی حیزبەکان پیان وابێ لە دەرەوەی حیزب تەنا ئەوە ئەرکی کارمەند و کادیر و ئەندامانی حیزبەکەیە ئیدارەی بدا لە کاتێکە ئەوە ئەرکی تەواوی ئیسلام خوازانە کە ڕوبەڕووی ئەم لێشاوە لادانە بێتەوە. ئێمە گەر سیر بکەین ئەوەی کە ڕوبەڕووی ئەم لێشاوە بۆتەوە تەنا و دووسێ کەناڵە ئاینەیە کە هەیە و نایشتوانین ئێمە سوود لە تەواوی وەسایل و میکانیزمەکان وەربگرین، چونکە ناتوانین ڕێگەی ناشەرعی بەکاربیهێنین بۆ گەیشتن بە ڕێگەیەکی شەرعی. مۆزوعی ئەلغایەت و بەڕێر و وەسیلە ئەوە بۆ ئێمە گونجاو نییە، بۆیە دەبێت وەسایلە شەرعیەکە بەکاریبێنین بۆ گەیشتن بە ئامانجە شەرعیەکانمان. ئەوە شۆکارێکە بۆ خۆتان دەزان وەسایلە شەرعیەکانیش کەمەوەی کە لە بەردەسایە کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز و سپێدە و ئامۆژگاری و ئۆک ئێنارتی چوار و هەر کەس بە ئاماجمە بەسی خۆی. ئەمانە لە بەرام هەندێک کەناڵی کەیش ناوخۆیش لۆکاڵی دەستیان پێ کردووە، بەڵام بەداخەوە ئەوەنەی کە شتی کلاسیکی زۆربەی کەناڵەکانی ئێمە وشتی ڕابردوو پیشانی بینەر دەدەن، ئەو نەسود لە بابەتی مۆدێرن و سود لە بابەتە پێشکەوتەکان و باسمان لە هەماهەنگی یا با بڵین پەیوەندیکی دروستی ڕۆژنامەوانی نێوان کەناڵی ئاسمانی پەیام و دەستگاکانی حکوومەتکە من لەمێ بپرسم ئەمڕۆ کە ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامە طبعا وەکو نایەنی زۆر مشتاق بین و چاوەڕێ بین ئەمەمان پێ بکە بەس مەبەستمێ لەم پرسیارەکەی کەم. بەڕست کاک فاروق سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی پەرلەمان بە حکمی بارەگای یا با بڵین نووسینگەی سەرەکی کەناڵی ئاسمانی پەیام لە شاری سلێمانیە پارێزگاری سلێمانی سوپاسنامە و بروسکەی پیرۆزبایان بۆ ئەم کەناڵە ناردۆ لە کاتێکدا ئەمانی ناومێنن بەشێکیان بۆ هەندێک لە کەناڵەکانی تر بروسکەی پیرۆزبای ئەنێرن. ئێمە لە ڕابردوو تا ئێستا چاومە لە پیرۆزبایی هیچ کەسێک نەبووە. ئەگەر کەسێک پیرۆزبایی کردبێ وای لێ نەکردوین ئێمە ڕوئیامان لە بەرامبەری ئەو کەسە بگۆڕین ئەگەر ناتەواویەک گەندەڵیەک کەم تەرخەمێکی هەبوو بێ چاومان لێپۆشی بوو بێ لە بەرامبەری ئەو پیرۆزبایی کە کردوێتی. ئەگەر پیرۆزباییشی نەکردوێ ئێمە ینی نەعادالەتیمان نەکردووە لە بەرامبەری مادەم پیرۆزبایی لێر نەکردوین ناحەقی بەرامبەر بکەین. ئێمە کاری میدیای خۆمان دەکەین. ئەگەر کەسی پیرۆزبایی لێمان کرد سوپاسی دەکەین، پیرۆزبایی لێمان نەکرد گلەی لێ ناکەین. بەڵام خوێندنەوەی تایبەتی بۆ کرێ لە سەرەتاوە تا ئێستا ئێمە نە پیرۆزباییمان لێ کراوە نەچاویشمان لە پیرۆزبایی کەس بووە. پەیام لە هیچ وەزارەتێک، لە هیچ دام و دەستگایەک، لە هیچ فڕۆکەخانەیەک، لە هیچ شارێک لە بلاگلیستایە نەهێڵن ئەوڵ ڕووماڵکە و مایکی پەیام و تیمی ڕۆژنامەنووسی پەیام لەوێ بێ؟ بە تایبەتی لە هەولێر لە سەدا 99 شوێنەکانی حکوومەت ینی زۆر جارە بانگێشی کراوین کاتێک کە پەیامنێرەکە ڕۆژتۆ ڕێگری لێکراوە. ڕێگری لێکراوە. باش. لە کۆمنتەکانیشە بۆم نووسراوەیشیشە لە پرسیارەکانی من کەناڵی پەیام کەناڵێکی زۆر پیاوانەیە، ئەتوانم بڵم پیاو سالاریە. ئافرەت
زۆر لەم کەناڵەیە ڕۆڵی کەمە هەل لە سەرەتاوە تا ئێستا هەبوو بێ یەک دوو زیاتر نەبوو جاری وا بوو هەر نەش بووە بەڕاست ئەمە بیرکردنەوەی حیزبە بیرکردنەوەی جەنابەت و ستافەکەتە چییە مەسەلە یان ئافرەتان بەم کەناڵی ئێمە ڕازی نابن باوەش بڵم من ئەو کاتێک کە بوومە بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام خولی بەڕێوەبەرایەتیم بینی باش یەکێک لە پێشنیارەکانەوە بوو ژمارەیەک بەش باشترە لەوەی کە لە بری پیا و ئافرەت بێ چونکە ئافرەت شوێنەکەی خۆی بەجێ نایەڵێ ئێمە نیشان کارتی سوورمان لە بەرامبەری ئافرەتانان نییە و ڕێزیشان هەیە لە لامان و ژمارەیەکی زۆریش لە ماوەی ڕابردوو ئافرەت کاری کردووە ئێمە تەحەفوزمان لەسەر شێوازی دەرکەوتنی ئافرەتان و خوشکانەیە گەر کەسێک بتوانێت ئەو پارێزگاری لەو تەحەفوزە بکە لەو سیمای ئیسلامیە بکە چونکە بۆ ئەو کاتێکەوە بێژەرێک یان پێشکەشکارێکی پەیام جۆرە لیباسێک دەپۆشێ ئەوە لە لای بینەر دەبێتە لیباسێکی شەرعی و چاوی لێ دەکا واڵس و کەوتەکەی دەبێتە ڕێنمایی کەر بۆی ئەگەر نا ئێمە لەوانەیە ڕۆژانە خوشکان تەڵەبمان لێ بکەین یان خۆمان تەڵەب بکەین لە خوشکان داوامان وایە لە زۆربەی خوشکان بێن لە کەناڵی ئاسمانی پەیامە ڕۆڵی خۆیان بگێڕن بەڵام ببوورە خۆ لە ڕیکلام و لە هەواڵ و لە میوانی بەرنامەکانە کە دێت کەم تا زۆر ئەو شێوازەی کە ئێمە بیری پێیەکەینەوە ئاواژ نیە بەڵام بە ناچاری ئەڕوا قسەکە تەواوە کەواتە ئافرەت ڕێگری لێ ناکرێت لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە دەربکەوێت بەڵام ئەو کەسێک کە لە شاشەی پەیامەوە نوێنەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام دەکا و تەمسیلی ئەو دەکا ئەوە بێگومان دەبێت ڕعایەتی ئاداب شەریعەکان بکە باش ئێستا پەیام ئێوێ چ نهجێک چ بەرنامەیەک چ خزمەتێک لە چ کەناڵێکەوە لەسەر چ سیستەمێک بڕوا ئێستا کە مۆمی 12 ساڵی داگیرسێنێ بێگومان ئەو بارودۆخەی کە کەناڵی ئاسمانی پەیامیتیا دامەزرا زۆر جیاوازە لە بارودۆخی ئێستا و 11 ساڵ پێش ئێستا بوو بێگومان لە 4 ساڵی ڕابردوو کە ئێمە نەهجینۆی کەناڵی ئاسمانی پەیاممان دامەزران جیاوازە لە سبەی نێوە کە پێدەنێنە قۆناغێکی نێوە ئەلبەتە لە دوای کۆنگرە پێدەچێت 100% گۆڕانکاری بەسەر نەهج و مەنهەجی کۆمەڵی ئیسلامی و تەواوی وەرگان و میدیاکەشیە دێت بەڵام بە تەسەوری ئەمە دەبێت کۆمەڵی ئیسلامی نەهجی کەناڵی ئاسمانی پەیام و میدیاکەشی بگۆڕێت شێوازی کارکردنی شێوازی بەرنامەکانی گرنگیدان بە چین و توێژێکی دیاریکراو چ لە بواری منداڵانە چ لە بواری گەنجان و لاوانە چ لە بواری ئافرەتانە لە بواری کۆمەڵایەتیەکانە ئێمە بۆ خۆمان لە ئێستا لە وەرزی نوێمانە دیارە پلانماندانەوە کە کۆمەڵی بەرنامەی نوێ کە خزمەت بەو چین و توێژانە بکات لەسەر شاشی کەناڵی ئاسمانی پەیام پەخش بکەین و لە ئێستاشەوە لێرەشەوە داوا دەکەم هەر کەسێ لە خۆی ڕادەبینێ دەتوانێت لە شاشی کەناڵی ئاسمانی پەیامەوە خزمەت بکە بە چین و توێژی لاوان بە قوتابیان بە ئافرەتان بە کایە کۆمەڵایەتیەکە کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەرێتی کەناڵی ئاسمانی پەیام دەرگای لەسەر واڵایە دەتوانێت لە شاشی کەناڵی ئاسمانی پەیامەوە ڕۆڵی خۆی بگەڕێ و توانە میدیایەکانی خۆی نیشانی جەمەوە بدات باش 11 ساڵە بودجە لەم کەناڵەیە سەرفەکرێ بە ئەو سێ ڕێگە و تەریقەی جەنابەت باست کرد ئەتوانین بڵین لە ئاستی پڕکردنەوەی ئەو کلێنانەیە بووە کە ئەو پارەی بۆ سەرف کراوە یان کلێنی پڕ کردوتەوە لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەیە کە جێی ڕەزامەندی و تۆموحی جەنابەت و ستافەکەت و منێکی میدیاکار ڕۆژنامەنووسێم کەناڵە بە شەو کاچینە سەرین بڵین بەڕاستی توانیمان ئەوەی کە سەرفمان کرد جێ بگرێ بۆ خۆمی ژدانم ئاسوودەیە ئەزێن بەتایبەت لە چێت خوا ئەمە ڕوونترکەمەوە بەڕستکاک فاڕۆخ بەتایبەت لەوەی کە پێشەوەی کەناڵی ئاسمانی پەیام کرێتەوە کەناڵگەلێک هەبوون تەنها باخچە و کەنیسە و شەقام و شاخ و کانی و شتە جوانەکانیان پیشانەدا وەکەوەی لەم وڵاتەیە هەژار نەبێ لەم وڵاتەیە مزگەوت نەبێ لەم وڵاتەیە موسڵمان و نوێژخۆن نەبێ کەناڵی ئاسمانی پەیام ئەم کلتورەشی گواستەوە تەبەن ئەم وێنە ڕاستەقینەی خەڵکی و شەقامی گواستەوە هەم بۆ بینەرانی ینی خزمەکە سوکاری من و تۆ لە دەرەوەی وڵات هەم بۆ کوردانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا ئەمە لەم لایەنەوە لەلایەنەکەی تریشەوە کە لێنەکانمان پڕکردوتەوە
تۆ ئەگەر سێر بکەیت پارتە ئیسلامیەکانێکی وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو یەکگرتووی ئیسلامی قۆناغی پێش دامەزراندنی کەناڵ ئاسمانیەکانیان وەکو قۆناغی پاش دامەزراندنی کەناڵەکانیان وابوو بیر و باوەڕی ئیسلامی و بانگوازی ئیسلامی لە پاش دامەزراندنی ئەو کەناڵانەوە لە پێش دامەزراندنی ئەو کەناڵانە بەو شێوازەی وابوو حاڵەتی ئیسلامی و زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام مامۆسایان خەمخۆران ئەو نەهامەتی کە بەسەر مسلمانان نادەهات کەس ئاگای لێ بوو کەس دەیزانی چی ڕوودەدات میدیاکانی هەرێمی کوردستان و میدیا جیهانیەکان گرنگیان پێدەدان ئەسڵەن مسلمان سستەمی لێ دەکرا بەڵام بەستەمکار دەدرایە قەڵەم ئێستاش کاتێ لە سەرتاسەری ئەم جیهانە لە ناو هەرێمی کوردستانە کاتێک کە مسلمانێک سستەمی لێ دەکرێت هێشتا میدیاکان بە پێچاوانەوە بەستەمکار دەیدەنە قەڵەم ئێوە توانیتان وێنە بگازنەوە زۆر بەباشی توانیمان وێنەیەکی زۆر جوانی ئیسلامەتی و مسلمانان نیشانی خەڵقی بدەین ئەو هۆشیاری کە ئێستا خەڵقێتی لە بەرامبەری حاڵەتە ئیسلامیەکە لە بەرامبەری پارتە ئیسلامیەکان پێشتر پێش دامەزراندنی و کەناڵ ئاسمانیانە خەڵکی پێناسی حاڵەتە ئیسلامیەکەی دەکرد نارەکانمان پێناسی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و پارتە ئیسلامیەکانی کەی دەکرد بەڵام ئێستا بۆ خۆمان لە شاشەکانی خۆمان و پێناسی خۆمان دەکەین خەڵکی لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵەکانی کەمانەوە دەزانێت ئەو پێناسەیە کە پێشتر بۆ پارتی ئیسلامیەکان و بۆ حاڵەتی ئیسلامیەکانی کردووە ناوێ ئەو پێچەوانەکەی ڕاستە ئەو حاڵەتە دروستە کە لە شاشەی کەناڵەکانی خۆیانەوە بە ڕازگویانە نیشان دەدرێت. باش من ڕکلام بۆم بەرنامەیە کرد کۆمەڵێک کۆمیان داهاتۆ زۆربەی زۆریان من داوام کرد بۆ بەڕاستی پرسیار بنووسن چیتان پرسیارێ با بەڕێوەبەر جوابتان باتەوە بەڵام هەندێک پرسیارات و زۆربەی زۆریشی دەستخۆشی کردووە سوپاسی هەمویانەکەین ئەوانی کە دەستخۆشیان کرد و چاویان ماجەکەین دەستیانە بشین ڕێز و احترامانێ بەڵام بابینە سەر پرسیارەکان محەممەد بەرزنجی نووسیوێتی بە هێوەی بەرەو پێشچوون وەکردنەوەی کەناڵی دراما و وەرزش زیاتر گرنگی پێ بدەن لەسەر ئەمە چیتان کردووە وەرزش لای ئێمە لەگەڵەوەی کە ژمارەی کارمەندان و ڕۆژنامەنووسانی بەشی وەرزشیمان 5 ئەندامن و پێم وایە هێشتا بەشی وەرزشی کەناڵی ئاسمانی پەیام لە پێشەنگی وەرزشی زۆربەی کەناڵەکانە چونکە شەونخۆنی دەکێشن و ناکرێ بیر لەوە بکرێتەوە پەیام سپۆرتی ژەبێ چۆن ئەمانێ پەیام دراماژە بێ ئەگەر باس لە کەناڵی ئاسمانی بکەین لۆکاڵی پێم وایە هەر ئەو خەرجی و مەساریفی کە لە بەشی هەواڵە دەکرێت ئێستا کەناڵی لۆکالی ئەوە خەرجی و مەساریفی ناوێت بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژی دەکرێت باشیانەوە قسەی لێ بکرێت بۆ داهاتوو من پێم وایە باسم کرد لە وەرزی ئایندا بە تایبەتی لە پاش کۆنگرە دەبێ کۆمەڵی ئیسلامی بیل لە میدیای تایبەتمەندتر بکاتەوە جگە لە بانگەواز و پەیام باەک پرسیارکەم باشە بۆ کۆمەڵی ئیسلامی بیرکاتەوە کۆمەڵی ئیسلامی تو ستافێکی کردو بە بەڕێ من بیرم لە کردوەوە لای حشتم بۆ داناوە بەڵام پێویستی بە بودجێ دەبێت تۆمەکە لایەوانە پێشا بێگومان باش ئاوات محەممەد دەڵێ کەناڵی پەیام لە بەرەنگاربوونەوەی نادادی و گەندەڵی چۆن هاوڵاتیانی هۆشیار کردوێتەوە توانیمانە لەم بوارە ئەسپی خۆمان تاوبین وەستانی بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پێیان 26 جار لە بەردەمی دادوەرە لە بەرشکاتی بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەو بەڵگەیە لە سەرەوەی کە ئێمە لە بەرامبەری نادادگەری و گەندەڵیان ڕاوەستاوین و شکاتمان لێکراوە بەکو دەڵێم بەردەوام کەناڵی ئاسمانی پێیام میدیایەکی ڕازگۆ بووە لە ناو خەڵقا بووە و گەێنەری پەیامەکانی خەڵک بووە بەردەوام مایکی پەیام لە ناو بازار و لە ناو شوێنە گشتیەکانەیە کە ئەو ناسوورە و نیگەرانیەکانی خەڵک دەگەێنێ بێگومان کە لە حکومەتی هەروەبوون ئێمە یان ئەو کاتە نەمەتەکە گۆڕاوە نەخێرەوە گوتاری ئێمە بووە بەردەوام ئەو کاتی لە حکوومەتین بە باشی دەڵێن باش و بە خراپیش دەڵێن خراپ لە دەروی حکوومەتیش بین هەروە دەڵێن ئێمە ئەو کاتی لە ناو حکوومەتا بووین جاکاری میدیایی وایە یا کاری میدیایەوەیە بە باشەکانیش بزانێت بڵێ ئەمە وایە باشتر ئێمە پەیامێکی ڕازگۆین شتی ناشرین جوان ناکەین شتی جوانیش ناشرین ناکەین ئەوەی حەقەتە دێڵێن بەڵام لە هەرێمی کوردستانە نوقسانیەکان و کەم و کورتیەکان زۆر بوون و ئێمە بەیانمان کردووە زۆر جارێکیش بەشێک بووین لە چارەسەر دڵسۆز عەزیز وێڕای دەستخۆشی و دوایی ئەویش هەر باسی ئافرەتەکە بەس ئەڵێ پەیام ستافێکی یان ئەنجومەنێکی هەیە بیری بۆ بکاتەوە پێشنیازی بۆ بکایان هەر بەڕێوەرەکەی و ستافەکەیەتی و ئیتر ئەوان هەموو شتێک ئەبڕێنەوە ئێمە هەموو بینەرێک بە ڕاویشکار و دڵسۆزی خۆمان دەزانین کە پێشنیارمان بۆ بکە و ڕاوێژەکانیشی لەگوێ دەگرین بێگومان ئێمە دەستێکمانی و ستافێکمانەیە کە
کۆ دەبینەوە پلانی بۆ دادەنین و ئەوەی کە لە توانامان دەبێت دەیخێنە بواری جێبەجێکردنەوە. من ڕەشید کۆمنتێکی نووسیوە جابان من ئاوا پرسیارەکە بکەم ئەوەی پرسیارەکە بکە دەسێریکە ئەمە بۆ من ڕاستە ها ینی با من بینەرانی ئەوزان ئەم پرسیارە بۆ من ڕاستە من 11 ساڵە لەم کەناڵە 1 ساڵی سەرەتای پامنێر بووم هەر لەسەر شاشە بووم 10 ساڵەکەی تری بێژەرم کەسیش بە تۆ ناڵێ بۆ هەلێرێ منیش لابچم بێژەری کەوێ بەڵام قسەکە لێرەیە من بەرپرسیارنیم جا من ئەوە پرسیارەکەوا بکەم من کۆمنتەکەیم خوێنە ئاوالی تێگەیشتم هیوادارم توانم بە ڕاستگۆیی و بیگەنم جەنابەت خۆشە لە دووسێ شوێن شانازیت پێوە کردو و باسیشت کردووە بە مووی ڕەشەوە هاتیتە ناو کاروانەکەش و ناو کەناڵی ئاسمانی پەیامەوە بەڵام ئێستا فاروق عەلی مووی سپی بووە و 12 ساڵە لەم کەناڵەیە زۆر جار ئێمە خۆمان ڕەخنە لەوەگرین خەڵک کورسی و دەسەڵات چۆن ناکە ئایا بەڕاست ضرورێتێک فاروق عەلی لێرە هێشتۆتەوە یان فاروق عەلی دەستی لەم کەناڵە نابێتەوە یا حیزب نایەڵێ من حەزەکەم ئەم وەڵامم دەستکەوێت فاروق عەلی پێشمەرگەیەکەی جارانە جاران لە سەنگەرە هەرگیز ئەخلاقی من نەبوو ڕابکەم باش کەناڵی ئاسمانی پەیام و کاری میدیایی ئێستا سەنگەری یەکەمی ڕوبەڕووبوونەوەیە تا ئەو ڕۆحێتەی پێشمەرگەم هەبێ تا ئەو ئەرکەم پێس پێرابێ ئەو مەیدانە چۆڵ ناکەم ئەگەر ئەو ڕۆحێتە پێشمەرگەن نەبوایە و خۆم و هاوکارەکانم بەڵێنمان نەدایە بە جەنابی ئەمیر و ئەنجومەنی سیاسی کە پێشمەرگانە و 4 ساڵی دارە بدەین دەبوو هەڵبەهات بەیەنایە چونکە بە دەستی خاڵی بە فشاری زۆر بە ئەرکێکی قرس بە ڕکابەرێکی زۆر ئێمە ناچار بین بەردەوام بین ئەو ڕۆحێتە پێشمەرگەی کە لە گیانمانەیە و لەناو خوێنمانایە وامان لێ دەکا بەردەوام بین تا ئەو کاتەی ئەو ئەرکە بە ئێمە دەستپێرێت ئەو مەیدانە چۆڵ ناکەن وەکو چۆن لە ڕابردووە چۆڵمان نەکردووە کەی ئەرکێکی کەمان پێسپێرا بێگومان بە ئامانەتەوە دەیدێنە دەستی کەسێک کە شایستەی هەڵگرتنی ئەو ئەرکە بێ نایدێنە دەست کەسێک کە بەرەو دوای بەرێتەوە بێگومان لە کۆمەڵی ئیسلامیە خەڵقانێکی شایستە هەن کە شایستی ئەوەن ئەو ئەرکیان پێ بسپێری وەکو چۆن لە کاتی خۆی ئێمە لە خەڵقانێکی کەمان وەرگرتووە خەڵقانی شایستە تەسلیمی دەکەین بەڵام ئەو مەیدانە چۆڵ ناکەین سەنگەر هەیە دەیگۆڕین بەڵام هەرگیز سەنگەر چۆڵ ناکەین بۆیە ئەو ڕۆحێتە پێشمەرگەیەتێوا لە ئێمە دەکا تا ئەو متمانە بە ئێمە هەبێ پێشمەرگانە ئێمە ئیداری بدەین باش خۆشنگ سەڵاح کە هەڵەن نەبم پرسیارەکانی کە عومەر ماوەتەوەیان کە هەڵەن نەبم بەڕێزان خەوان پێداویستی تایبەتە پرسیارێکی نووسیەمە بیگێنم بەڵام من خۆم ئەڵەم وان نییە ینی بەو شێوازنیە بەڵام وڵێت تکایە وەڵام بۆ هیچ گرنگی بە کەم ئەندامان و خەوان پێداویستی تایبەت نادەن دەتوان پرسیار لە ڕێکخراوەکانی کەم ئەندامان بکەن پێم وایە باشترین گرنگی لایەن کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ چین و توێژە دراوە کە شایستن و شانازیشیان پێوە دەکەین کە خزمەتمان پێکردوون و تەنها ئەوەش نیر نەبووە کە لە ناو بەرنامەکانمانە ئێمە خۆیانمان میوانداری کردبێ و ڕووماڵمان کردبێ لە بەرنامەی بەخشین کە کەناڵی ئاسمانی پەیام دای مەزراندووە بە شانازیەوە زۆرترین خزمەتی بەو چین و توێژە کردووە بەڵێ من پرسیاری کەم هەمماوە هەم لە پرسیارەکانی کە عومەر بکە چونکە زۆر داوای لێ کردویت پرسیارەکانم لێ بکەیت باش بیخوێنمەوە یەکێکە بۆی بزان چەند پرسیارە بۆی تاوان کە عومەر ڕەشید ڕۆژنامەنووسێکە و لێرە ماوەیەک بەرنامەی هەبوو و کارمەند بوو و ڕۆژنامەنووسێکیشە قەڵەمی دیارە و ئەنووسێت و بەڕەخنەش بە ناوبانگە تاوان برایەکی ئەزیز و خۆشەویستی خۆشمان و کۆمەڵی ئیسلامیشە بەڵام ئاوای نووسیوە مادەم حەزەکەیت بەتاوان ئەوە جەوهەری پرسیارەکەی وەز تۆ خۆت داواکەی تاوان گلەیەکی بۆ لەو بەڕێزانیترە لەرە دەستخۆشیکەی پرسیارە بۆ پرسیار نانووسن نووسێتی وەڵا بڵێ چەند لە کەسە یەکەم و دووەم و سێمەکانت لای خۆت یان خزم و عەشیرەت دامەزراندووە لە کەناڵی ئاسمانی پەیام و لە تۆڕی میدیایی کۆمەڵ یەک کەس ئێستا کارمەندە لە کەناڵی ئاسمانی پەیام کە خوشکە زامە ئەویش ڕاگەیاندنی تەواو کردووە پێم وایە کەسێکیش کە ڕاگەیاندنی تەواو کرد تەنها شوێنێک کە کاری تیا بکات دەبێ میدیا بێ و تەلەڤیزیۆن بێ ئەو بوونی شاید لێرە پێم وانییە قورسایی بێ بە ئەندازەی ئەوەی کە ئەوی بیناسی دەزانێت چیوە چۆنە دووهەم کاک حاجی ڕەفیقە پێم وایە ضرورەتی حاجی ڕەفیق لە میدیای کۆمەڵی ئیسلامیە و لە تەکنیکی کۆمەڵی ئیسلامیە پێش ضرورەتی حاجی فاروق و تەواوی کارمەند و
ڕۆژنامە نووسەکانی تێ. باش جا بدایەوە پێ بڵێ بەنیازە چەند تاوان تۆزە بە تەنزی شتە نووسێ چەند 12 ساڵی ترمەتیر بێ دێڵێمەوە عومەر ڕەشید دەزانێت فاروق پێشمەرگەیە، عومەر ڕەشید دەرکانیش دەزانن فاروق کوڕی هەڵهاتن نییە تاو کاتێ حیزب ئەو ئەرکەی پێ دەستپێرێ گیانی خۆشی بەخش کرد بێ ڕاوەستا دەبێ. باش ئەمە تۆ پێشمەرگە بوو و پێشمەرگانە بەڵام ئەم لەسەر ستافەکە شەقساکە ئەڵێ بڵێ تۆڕی ئەڵێ بۆچی هەندێک لە ستافی پەیام لە ماوەی ئەو 12 ساڵەدا بەرپرسیارەتی هەچی بەشە کردویانە. طبعاً ئەوە ڕاز نییە. ستافەکەی کەناڵی ئاسمانی پەیام ئەوانی شەر پێشمەرگانە کردوێتیان خەڵکی دڵسۆز و بە ئەمەکن بەکەم ڕازی بوون لەوانەیە خەڵکی بەتوانیانە هەبێ لە شوێنی کە تەڵەب کراون بەڕێوەبەرایەتی کەناڵی کە بگرنە ئەستۆ وەڵامیان نەداونەتەوە. ئەوانە لەگەڵەوەی کە بوجە و موچەی زۆر مەغروریان خراوەتە بەردەم ئیستیقامەیان لە ناو کەناڵەکە هێشتوونێتیەوە ئەوانە بەرپرسیار نین ئەوانە خزمەتکارن لە کەناڵی ئاسمانی پەیامە هەر کەسێ بیان ناسێ دەزانێ هەڵسوکەوت و تەسەڕوفیان وەک بەرپرسیار نییە بە ئەندازی ئەوەی خەمخوارانە لە ناو کەناڵی ئاسمانی پەیامە کاریان کردووەکو ماڵی دووەمی خۆیان کاریان کردووە هەر کاتێک لە بەشێک و بۆ بەشێکی کە گۆڕابن قبولیان کردووە بەڵام خەڵکی وایە تەقبولی ناکەوە تەحملی ناکە لە بەشێک و بیخیتە بەشێکی کە هەڵدێ بۆیە ئەوەی کەماوەتەوە ئازایەتیە ئەوەی کە تەحملی گۆڕانکاری ناکە لە بەشێکەوە دەینێریتە بەشێکی کە هەڵدێ دەبێت سەرزانشتیەوە بکرێت نەک سەرزانشتیەوە بکرێت کە پێشمەرگان و خەمخۆرانە تەحملی گۆڕانکاریەکان نەکاو قبوڵشی دەکات. بۆچی نابنە ڕقم؟ ئێمە ڕقمین بەوەی کە ماوینەتەوە بەردەوامین بە کەمترین بوو یەک ڕقمە و 50 ڕقمە ئێمە ڕقمین لە ناو کەناڵە حیزبیەکانە ڕقمین شانازیشی پێوە دەکەین بەوەی کە دەیڵێن بەوەی کە نەکوژاوینەتەوە بەردەوامین گەورەترین مقاومەمان کردووە پشتیوان بەخوای گەورەیش کەناڵی ئاسمانی پەیام هەر بەردەوام دەبێ و یەکێکە لەو کەناڵە شکۆدارانی کە دەمێنێتەوە تا کۆنەی دروشمەکەی ڕازگۆیی بێ. داوتت من جاری کە پیرۆزبایی لە تەواوی هاوکارانم دەکەم و متمانشم پیانەیە کە مقاومەی ئەو نەبوونی و نەداریە بکەن ئەو هەموو پیرۆزبایی و پشتگیری و پشتیوانی کە لە لای بینەرەکانەوە بۆمان هاتووە مانای ئەوە دەگەێنێ کە کەناڵی ئاسمانی پەیام لەسەر ڕاستە ڕێگە دەڕات تەقبولی ئەو پارە کەمە بکەن شکۆمەندیە بۆیان سەربەرزیە بێگومان ڕۆژێک دێت هەر ئاسۆ لێمان دەردەکەوێ گرنگەوەتانێکە خاوەنی فەزلێکین دەتوانین شانازی بکەین بەوەی کە کارمان پاراستنی بەها باڵەکانی کۆمەلگایە بەتەنگ مرۆڤ دۆستیەوەین بەتەنگ مرۆڤ سالاریەوەین دەمانوێت مرۆڤ لە هەرێمی کوردستانە شکۆدار بێ کەناڵی ئاسمانی پەیامەوە ئامانجەکانێتی بۆیە ئومێدم هەیە کە باشتر بین و ئەو تەنگ و چەڵەمانەی کە لە ماوەی ڕابردوو هاتوونەتە بەردەمان دڵنیام زیاتریش دەبن کەمتر نابن بەڵام پشتیوان بەخوای گەورەی من ڕاوەستا دەبێت. زۆر سپاس دووبارە بەو هیوای کە ئینشەڵا بۆمی 13 ساڵە و 14 ساڵە و ساڵانی تریش ئێمە هەبین لەم کەناڵیان نەبین دابگیرسێ و بەردەوام بێ ئەم مۆمە هەرگەشاوە بێ. بینەرانی عزیز و خۆشەویست بەم ئەندازەیە زۆر لە کاتی ژلاماندا جا لەوە ناخۆشتر نییە دەرهێنەر هەر بڵێ کۆتایی پێبێنە و تۆ هەر کۆتایی پێنهێنی کامێرەمانەکان هەموو لەو دیۆوەکو فەقیرانە ئەڵی لە شەقەی باڵێن دەستیان وان لێکردەوە ئێمە کۆتایی پێبین بەرحاڵ من لێرەوە چاوی یەک بەیەکی کارمەندانی ئەم کەناڵە ماچەکەم لە پشتی کامێرەوە بۆ هەموو بەشەکان کە ئێمە لێرە قسەی زلەکەین و لێرە بەرنامە پێشکەشەکەین و هەواڵەکەین هەموو ئازایەتی ئەو سەربازەونانن کە لە پشتمانەوەن و ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێکن تا ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی گفتوگۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین مۆمی تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام هەرگەشاوە بێت خواتان لەگەڵ.